İlk oyunu لە ڤیددیوێکدا لە چەناڵەکەی جەهەپە پارتی لە یوتیوب کەماڵ کۆلیژدۆئۆغڵو کاندید بۆ سەرۆکۆماری تورکیا بۆ یەکەم جار لەگەڵ دەنگدەران پێناسی ئاینەکەی خۆی وەک عەلەوی دەخاتە بەرچاو. ئەم جۆرە دانپێدانانە لە سیاسەتی تورکیادا دەگمەنە لە کاتێکدا عەلەویەکان سەدان ساڵە لە وڵاتە ڕوبەڕووی جیاکاری و پەراوێزخستن بوونەتەوە. لێکدانەوەیەکی جیاواز بۆ ئیسلام لە چاوتێگەیشتنی سونەکانەوە. شێوازی نوێژ و نزایەن لێکدانەوە و فەلسەفەشیان جیاوازە. تونندڕەوە سونەکان وەهای دەبینن کە ئەوە دەستکاریکردنی ئاینەکەیە. لە تورکیادا عەلەویەکان چەندین جار بوونەتە قوربانی توندوتیژی تایەفی. هەر لە ساڵی 1983دا خەڵکیشی ئاینی ئوتێلێکیان سووتان کە میوانداری فیستیڤاڵێکی ڕۆشنبیری عەلەویەکانی کردبوو کە تێیدا 37 کەسیش کوژان. توندوتیژیەکان تا ئەم ڕۆژ لە هەمبەریان بەردەوامە. ئەم هاوڵاتیە عەلەویە کە بەرپرسی تارتاڵ جەمەفیە لە ئەستەمبول ساڵی پا لەلایەن کۆمەڵەیەکی تایەفی هێرشی کرایە سەر. ئەو پێشوازی لەو ڤیددیۆیی کەماڵ کلیژدۆ دەکات. ئەم ڤیددیۆی ئاسوودەیەکی زۆری بۆ کۆمەڵگەکەمان هێناوە لایەنی کەم گەیشتوتە و ئاستەی خەڵک بتوانێت بە ئاشکرا باسی عەلەوی بوونی خۆی بکات. دەمانەوێت مناڵەکانمان سەلامت بن و یەکسان بن لەگەڵ مناڵەکانی دیکەدا. لەلایەکی دیکەشەوە کلیژدۆئۆغڵو لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی هێرشی کراوەتە سەر. تۆمەتباری ئەکەن بە دابەشکردنی وڵاتەکە لە سەردەمی بانگەشەم هەڵبژاردنەش. ئەردۆغان سەرۆکۆماری تورکیای ئێستا زۆر جار هێرشی لابەلا دەکاتە سەر ناسنامەی ڕکابەرەکەی کە عەلەویە. لە کاتێکدا تاوکو ئێستا ناسنامەی ئاینی کلیژدۆئۆغڵو لە نێو زۆرێک لە دەنگدەران وەکو بربەستێک لی دەڕوانن. لەگەڵ ئەوەشدا کە ئەو سەرۆکی هاوپەیمانیەکەکە لەگەڵ حیزبە ئاینی و نەتەوەیەکاندا. هەندێک لە چاودێران پێیان وایە کۆمەلگای تورکی لە بەردەم گۆڕانکاریدایە. شتێکی زۆر گرنگ بوو بۆ وڵاتەکە بەڵام بۆ ئێستانە بڕوانە پێکاتەی هاوپەیمانی میلەت ئیتفاق کە ئیسلامی و نەتەوەی و عیلمانی و سونە و عەلەوی هەمووی پێکەون. بەڕای من لە چاو ساڵانی ڕابردوو ئێستا ئەوە گرنگ نییە. وا لە ڤیددیۆکە دەڕوانرێت کە ئەمە قومارکردنێکی سیاسی بێت بەڵام هەر ڤیددیۆکە یوتیوب زیاتر لە 100 ملیۆن تەماشاکەری بووە. تو ئەگەلیکی بدەیتەوە ئەو هەموو جیاوازیەی ڕوبەڕووی عەلەویەکان بۆتەوە. بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ و گوێرانەیە. هەڵبژاردنەکان تا دێ نزیکترە بێتەوە. هێشتا ڕوون نییە قومارەکەی کلیژدۆئۆغڵو بەرهەمەکەی دەستێتەوە بەڵام هەندێک لە چاودێران دەڵێن بردنەوە یان دۆڕاندن بەکردەوە دیمەنی سیاسی لە وڵاتەکەدا گۆڕاوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی دۆرین جۆنس لە ئەستەمبولەوە.